باشترین شت ئەوەیە کە لە خەیاڵەکان تا قسە بکەیت. من ئەڵمانی نازانم، ئەمڕۆ چوون بۆ سەیدەلێک ویستم بە ئینگلیزی قسە بکەم، بەڵام دوایی وتم نەخێر هەرێ بە ئەڵمانی قسە بکەم. تەنها لەو لە کاتی سەرەکە نەفەرە پێش من بوو، هەتا سەرەی من هات، مۆزەفێکی سەیدەلێکە هات، وتی فەرموو ئەوانە لەو ماوەیە دووسێ ڕستە هاتە خەیاڵە و من ئیشی خۆم بە ئەڵمانیەکە دەبرکرد هاتمە دەرەوە. ئەوەی کە وای لێکردم ئەو دووسێ ڕستە بڵێم ئەوە بوو کە پێشتر لە خەیاڵەکانما وتم یەکێک لەو شتانەی کە واکە زمان فێر ببی ئەوەیە ناچار ببی لە خەیاڵەکان تا قسە بکەیت. ئەگەر ئێستا بۆ نمونە فارسی، من بە مناڵی فارسی فێر بووم، دوای ئەوە ئەو فارسی من زانیمە فارسی زمانی مناڵی یەک و دووسێ ئیبتیدایی بووە، بەڵام لە دوای ئەوە بەس مطالعەم کردووە بە فارسی، بەس سەیری فیلمم کردووە، بەڵام بەردەوام لە خەیاڵەکانما بە فارسی قسەم کردووە. باسی زمانی متەوەسط و ئیعدادیەکە بەردەوام بە فارسی لە خەیاڵما قسەم کردووە. دوایی لە ساڵی 2003 بوو چوومە تاران، کابرا ئەموت خەڵکی عێراقم بە ئیراق تێگەشت. عێراق شوێنەکەی عێراق ناوی عێراقە لە ئێران. ئەوی تۆ خەڵکی عێراقی؟ ناوتم بابەجان من خەڵکی وڵاتی عێراقم. ئەوی تۆ چۆن ئاوازانی قسە بکەی؟ من لەبەرەوەی هەر لە خەیاڵەکانمان بە فارسی قسەم کردبوو. ئەو ڕۆژەی کە ناچار بووم قسە بکەم کە چوو بوومە تاران بیرم لەوە نەکردو ئێستا چی بڵێم، یەکسەر لە ئیرادی کەلیمەکە هاتووە دەرەوە بەدەمە بەو لەحنەش و بەو شێوازەش. کەواتە باشترین ڕێگا بۆی بتوانین قسە بکەین ئەوەیە لە خەیاڵەکانمانە قسە بکەین. حتا زمانی کوردی تۆ وەرە لە خەیاڵەکان تا بەردەوام محازەرە بە، بەردەوام شت باسکە، هەم شتەکانت لە بیرەمێنێ، هەم ئامادە ئەبیە کە ڕۆژێ وتیان فەرموو محازەرێکمان ببەیە باسی بابەتێکمان بۆ بکە، ئەو ڕۆژە ئەزانی کە لا ئیرادی قسەت بۆیە.